حیزبی شەهیدان ڕووبارێک خوێنی بەم نیشتیمانە و ئارامی و ئاسایشی بەخشیوە. یەکێتی ڕۆڵەکانی بەو جۆرە پێگەیاندووە کە شەهید بوون لە ڕێگەی کورد و کوردستان باڵاترین پلەی مرۆڤ بوونە. لەگەڵ ئەو هەزاران شەهیدە سەربەرزەی یەکێتی کە بە خوێنیان مێژووی پرسەروەریان نووسیوەتەوە، دەیان شەهیدی گۆڕون هەن، لەوانە شەهیدانی سەرکردە عەلی عەسکەری و دکتۆر خالید و حسێن بابەشێخ و سەدان شەهیدی سەربەرزی گۆڕوونی تر کە لە سەنگەری خەبات و قوربانیدان یان لە کونجی زیندانەکانی داگیرکەران و دوژمناندا شەهید بوون و تا ئێستا گڵکۆ و مەزاریان نادیارە. ناو یەکێتیەی کە ئەوان قوربانیان بۆ دا و نەکەسوکاری سەربەرزیان سوچێک لەم نیشتیمانە پێ نازانن کە تاجە گوڵینەیان بۆ دابنێن و ڕێز و وەفایان بۆ دووپات بکەنەوە و پێیان بڵێن سوپاس بۆ قوربانیدانتان و بەرز بێت یاد و یادگاریتان. ئەم نیشتیمانە ڕووفاتی پیرۆزیە و شەهیدانەی لە باوەش گرتووە و تەنها خۆی و بۆ خۆی یادی ئەو سەربەرزانە ئەکاتەوە کە دەبوو هەموو کوردێکی بە شەرەف ساڵانە دەست لەسەر سنگ لەسەر گڵکۆیان شکۆمەندیان دووپات بکاتەوە. ئەو شەهیدە گۆڕوونانە تا دواساتی ژیانیان بەردەوام لە خەبات و قوربانیدان دابوون و وانەی ئەوەیان بۆنەوە و تەواوی گەلی کورد جێهێشتووە کە بەرزەفرانە خەبات بکەن بۆ بەدەستێنانی ماف و ڕزگاری و ئازادی گەل و دروشمی کەم ژیان و کەڵژیانیان کردبووە داینەمۆی قوربانیدانیان. بۆ یادی ئەو شەهیدانە پێویستە لە ڕۆژی شەهیددا بەڵێن بۆ گۆڕی بێ سەر و شوێنیان پەیام بنێرین و بەڵێن دووپات بکەینەوە و بڵین ڕێباستان پیرۆز، خەبات بەردەوامە و تا دوا دڵۆپی خوێنیش لەسەر ڕێباستان بەردەوام دەبین.